ئەیارم پۆزی لێ دەدا بە بەشن و باڵای کورتی ئەو ڕۆژەت لەبیر نەچێ هاتم مەمکانم گرتی دەتگوت ماچت نادەمێ دوایە کردم بە خورتی دەرگۆ بێزارم مەکا گەلێک بە پرتە پرتی لەوەی زیاتر چت دەوێ لەسەر سەرم ڕاگرتی وەختە لە پێش ماڵی تۆ بمە شورتە و سکوێرتی دایم لە پێش ماڵی تۆ لێ دەدەم جەرگ و فرتی بۆ جوانی تۆی دەفرێشم هەولێر لەگەر باقرتی بۆ جوانی تۆی دەفرۆشم هەولێر لەگەر باقرتی هاوار ماڵی وێرانم وێرانم گوڵ وێرانم هاوار ماڵی وێرانم ئەگەریە تۆ ڕازیبی دایمەن لەسەر خێرانم تۆ ئەهلی سلەیمانی و من ئەهلی هەولێریانم لە هیچ ناگەڕێمەوە چونکەنەوەی شێرانم وەسپی جوانی تۆ دەکەم بە شەعر و بە دێرانم بەڵام وەسپی تۆ ناکرێ ئاک لە چاوی شێرانم لە ئاسمانی ئەوینی تۆی مانگ و هەستێرانم باڵای تۆم هەبێ بەسا وەکو پاشا و میرانم بۆ تەحەیاخیە سەرنج لە بەندەکانم دۆستم حەلی هەولێری من سووکەی هەولێریانم بەناوی ئەو خودایەی کەوا پەروەردگارمە باشم یاخود خراپم هەر ئەو ئاگدارمە ئاگداری هەر هەموو ئەفعال و کردارمە ئەو جە سەلامون حەلێک ئەوە قسەی زارمە قوربانی ئەو کەسەی بم ئەگەر هەوادارمە بەندی بە قەوت دەڵێم هەر ئەوە ئەشعارمە لەو زەمانەی بێزارم هەر ناڵە و هاوارمە خەم و خەفەتی دنیا بەسەر سەرم داڕمە لەدەست برادەری ئێستا دایمەن ئەوە حارمە برادەری ڕۆح بە ڕۆحم ئێستا دوژمندارمە برادەری من نییە ئەو برادەری دۆلارمە گەربینە سەر حیسابێ تا ئێستاش قەردارمە لە مێژە ئیشێ دەکەم ئەوەی ئیش و کارمە دۆستم تەحەیاخیە دەڵێ کوڕە خارمە بۆ تەحەیاخیە دەڵێ کوڕە خارمە سێ بە سێم قەڵاقکەوێ جێ لە بەندی زارمە دۆستم بیلال چورچیە دۆستم بیلال چورچیە ئەو ڕۆکە هاوکارمە ئەو ڕۆکە هاوکارمە جێب دێکاچی برادەر با هەو بەندەت خەڵات کەم لە بۆ من نامەردیە باسی حەیب و حەیات کەم بەس ئەگەر تو ڕەم بکەی دەبی تووشی بەرات کەم دەبی وەچی جغارەی وەک دووکەری بەبات کەم دەزانم بای چەندی بە حەستەم تەمەشات کەم دەبی دەردەکت دەمێ زۆر بە خراپی ڕیسوات کەم حەز ناکەم بە خراپە دوور بە دووری نیگات کەم دەبی وەچی کلاشی بە سۆرانی لەپات کەم دۆستم تەحەیاخیە با پێلێنێم قەپات کەم ئەو ڕۆی لە خزمەت داما پایەدار بێتەحا جێب لە من بێ چاوەکەم لەبەر خاتری زەنابتام هەلێرە گەحدەی دەکەم لەبەر ڕامی هەولێری بەند لە بەندان زود دەکەم ئەوەش بیلالی سورچی هەر تۆ چاوە ڕاست دەکەم دۆستم حەلی هەولێری نابی بێ دڵیەی بکەم
بخۆم ناڵێم مازە ناڵێم ئەوها ئەوهامە من بەخۆم ناڵێم باشم بەخۆم ناڵێم مەلامە هەندێک کەسی دەناسم بەخوای گەلێ بێتامە لە دووی حەیوی خەڵکیە هیوایەتی ڕیکلامە یەکەک نەزانی دەرێ ئاڕۆتەیان فاندامە ئەگەر لی بپێچێەوە لە ئەقڵ کەماندامە هێشتا کە زۆری مایە منداڵە زۆر نەفامە من باسی هیچ کەس ناکەم بەندی من باسی حامە بە خەشی من پێمەگەن لە دنیایە گەڕامە بەندی بەندەی دەتەقێ وەک ڕوومانەوە هەڵقامە گەحدەی تەحەیاخیا فەرقی پێناکەم برامە لەبەر خاتری جەنابتە ئەو ڕۆی لە خزمەتدامە دۆستم ڕامی هەولێری هەربانجی دەکەم مامە ئەوەش بیلالی سورچی حینەن دەڵێ فاندامە دووبارە مامە حەلی هەلەو بەندەم تێڕامە لەبەر خاتری تەحەیا ئەو ڕۆی لە خزمەتدامە قوربانی ئەو کەسەی بم هەڵدەکەوێ پیاوانە پیاوەتی لە پیاوان دێ پیاوی مرد بەرز و جوانە لە داخی هەندێک کەسێ شێر دەبم بەو قورحانە هیوا هەیەن ناپیاوە لە دووی زەم و بوختانە ڕۆژێ هەتا ئێوارێ لە دووی قسە و قسانە لە دەستی بێزار دەبن هەرچی دۆست و جیرانە بە قورحان پیاوی دووڕوو کەس پێی ناکە متمانە هەزار خۆزگەم بەو کەسەی ئەگەر قورس و گرانە ئەو بەندەشم بۆ ئەوەی بێ شەرم و بێ حەیانە مەسەلە چی قەدیمیە کەرقاویلی کورتانە هەندی پێشینان جوانە دنیا دەوران دەورانە هیچ کەسێ گەورە نییە خدا بەخۆی ڕەحمانە ئەوە حەمە بەندۆیە لەو بەسمانە لێزانە گەحدەی تەحەیاخیە گەحدەی پیاوانە دووبارە مامە حەلی بە برای خۆتم بزانە ئەوەش بیلالی سورچی زۆرم دیوە مەردانە لەبەر ڕامی هەولێری مامەندی جوانی لێدەوتا ئەو دی و پەنجەی پیانە ئەو ڕۆهاخای من تچیش عایدی کامێرەوانە زۆر جوانی تەسویر دەکا سوێندم بێ بەو قورحانە سێ بە سێم تەڵاق کەوێ مەشهورە بەڵێ لەو کوردستانە دووبارە مامە تەحا سەرنجدە ئەو بەندانە لەبەر خاتری جەنابتە بەند و هاتە ئێرانە ڕیادی ئومێد خەیلانی بەخوای ئەو بەندەش دەڵێم گوێتان لەو بەندەی من بی هەمن هەو بەندەش دەڵێم گوێتان لەو بەندەی من بی یارم ئەو های لێ کردم ئاواتم بە مردم بی خۆچێ ئەگەر خەڵاتم ماچێشی لە گەردم بی حەز دەکەم ماچی لێوێت وەکو شەڕاب و جەمبی توێشتی بە گەرمیش خۆشە ئەگەر یەتۆم لەکن بی نەکەی خۆتم لێ دوورکەی هەموو ڕۆژم مردم بی قەینا بە هەودڵەشێتم با لە لای تۆ سزم بی نەکەی بڕۆی جێم بێڵی خۆری ئاواتمون بی قیمەتی چاوی بازت حێراق لەگەڵ وردم بی بۆ ئومێد خەیلانی دوژمنت سەراو ببی دۆستم ئومێد خەیلانی دوژمنت سەراو ببی ئەو کاتەی دڵم خۆشە مامە تەحەملەکم بی